هەر سیمکارتێک بگیری 3 میلیۆن غەڕامە دەکرێت 2000 سیمکارت دەستیان بەسەرداگیرەوە. سەبارەت بە کڕین و فرۆشتن بە سیمکارتی بمۆڵەتەوە سەرەتا داوا لە هاوڵاتیانی ئیداری سەربەخۆی سۆران دەکەین کە ئەوانەی کە سیمکارتیان بەناوە بەناوی خۆیان تۆمار کردەوە ئەگەر بیانەوە سیمکارتەکانیان بفرۆشن داوا دەکەین کە لە کاتی فرۆشتنی سیمکارتەکانیان سەردانی بنکەکانی فرۆشتنی سیمکارت بکەن واتە ئەو بریکانەی کە مۆڵەتی فەرمیان هەیە یاخود لقی کۆمپانیەکانن کۆمپانیا تایبەتمەندەکانن لۆی ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی نەبنەوە چونکە هەموو لایەک ئاشکرایە کە سیمکارت ئامرازێکە بۆ هەڕەشە و ئەنجامدانی تاوان کاتێک هاوڵاتیە کە سیمکارتێکی بەناوە ئەگەر سیمکارتەکە بفرۆشێت دوای کە بەو سیمکارتە تاوانێکی پێنجام بدرێت بەدڵنیایەوە خاوەنی سیمکارتەکە ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی دەبیتەوە. حاڵەتی دووەم کە بریکارەکانن بریکاری سەرەکی و لاوەکیەکانن کەوانەی کە لە سنووری داری سەربەخۆی سۆران کاری فرۆشتنی سیمکار دەکەن طبعاً وەکو هەموو لایەک ئاگادارن ڕێنماکە لە ساڵی 2021 دەرچووە ئێمە لە ساڵی 2023 کۆتای ساڵی 2023 ئەمە قۆناغ بە قۆناغ ڕێنماکەمان جێبەجێ کرد لەوەی یعنی لودێکی زۆر نەخرێتە سەر بارگیرانێکی زۆر نەخرێتە سەر پیشەوەران لە قۆناغی یەکەم ئەمە هەموو پیشەوەرانمان ئاگادار کردەوە بە پسوڵی پێڕاگەاندن کە پێویستە سەردانی کاروباری ناوخۆ بکەن بۆ ئەوەی مۆڵەتی فرۆشتنی سیمکارتیان پێ بدرێ. خۆشبەختانە لە 121 شوێنەی کە لە هەر شش قەزای داری سەربەخۆی سۆران هەیە بەشێکیان سەردانیان کرایە و مۆڵەتیان وەرگرتیە ئەوانەی کە ماونەتەوە ئێستا ناتانن کڕین و فرۆشتن بە سیمکارتە بکەن تاکو مۆڵەتیان دەربینن. ئێستا حاڵیان ئەمە لە قۆناغی دووەم و سێم دەین کە قۆناغی وەرگرتنی ئیجراتەکانە تا ئێستا نزیکەی 2000 سیمکارت دەستیان بەسەرداگیرەوە 15 ئامێری تۆمارکردنی دیکومنتی سیمکارت دەستیان بەسەرداگیرەوە دووبارە داوا لەو بریکارانە دەکەین کە کاری فرۆشتنی سیمکارت دەکەن سەردانمان بکەن. خۆشبەختانە وەزارەتی ناوخۆ بە جددی چاودێریە و بابەتەی دەکات. 2 ڕۆژ پێش ئێستاش کۆبوونەوە کە لەسەرم بابەتە کرایە ئەوان ڕێکارەکانی دەرهێنانی مۆڵەت دەسەڵاتەکانیان شۆڕ کردیتەوە لۆی دارە سەربەخۆیەکان لەوەی پیشەوەران بەڕاستی لە کەمترین کات بتوانن مۆڵەت وەربگرن بۆیە دووبارە داوا دەکەین لەوەی ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی نەبن سەردانی کاروباری ناوخۆ بکەن ئەوانەی کە بیانەوێتەوە بریکارانەی مۆڵەتی سیمکارت وەربگرن. سزا کە طبعاً توندا جگەلەوەی کە هەر سیمکارتێک بگیری 3 میلیۆن غەڕامە دەکرێت دادەخرێ و ناتانی بیکاتەوە دوکانەکەی خۆی تا ئەو کاتەی مۆڵەتەکە دەرنێنێ